شانازی ئەکەین کە هەڵگری ئەو بیرروباوەڕین کەوا دیفاع لە خاک و ئاو نیشتیمانی خۆمانەکەین و بە ئەرکێکی ئاینی ئەزانین و بە ئەرکێکی نیشتیمانی ئەزانین کەوا دیفاع لە خاک و ئاو نیشتیمانی خۆمان بکەین و هیچ کەسێک ناتوانێت مزایدە بکە بەسەر زانایانی ئاینیەوە یاخود بەسەر موسڵمانانەوە کوردایەتی یاخود نیشتیمان پەروەری بفرۆشێ بە مامۆستایانی ئاینی. سەدان جار دەیڵێنەوە ئێمە پێویستە بەو حەماسەتەوە کە مامۆستایانی ئاینی کردویانە و دەیکەن ئێستا ئاوا ڕۆڵەکانیش بێنە پێشێ و ڕۆڵەکانمان بانگ دەکەین بۆ ئەوەی خاک و وڵاتی خۆیان خۆش بووە و پارێزگاری لێ بکەن، پارێزگاریە کە دەستی دوژمنانی تێدا ببڕن. ئەو سەرکردانەی کەوا شۆڕشی کوردیان کردووە ئەوانە لەبەر ئەوەی دیندار بوون خیانەتن لە میلەتەکان نەکردووە. ئەوە تا سیرکە قازی محەممەد لە پێناوی دینەکە لە سێدارە درراوە، شێخ سەعیدی پیران بەخۆ هەموو هاوڕێکان لە سێدارە درراوە، شێخ مەحموودی نەمبر بزانە چه خەباتێکی کردووە. هەموو ئەوانەی کە لە مزگەوتا پەروەردە بوون ئەوانە بەڕاستی کوردایەتیان کردووە، چونکە ئەم دینەی کە هەیەیان بووە نەیهێشتووە خیانە لە نیشتیمانەکەیان بکەن. دۆزێکی ڕەوامان هەیە چ ئەگەر بە دینێکی ناحاڵی بێت چ ئەگەر بێدینێکی بەدحاڵی بێت هەردووشیان بیانەوێ ئەویان بە نەزانی ئەویان بە حەقد و بە بوخزەوە دۆزەکە بەلاڕێدا بەرن. ئەوە هەموو کورد یەکدەنگە متتەفقە لەسەر ئەوەی کە ئێمە دۆزێکی ڕەوامان هەیە، قەزیەکی ڕەوامان هەیە کە مەزڵومیەتە، کە بابەتی نەتەواتیە، کە پارچە پارچەبوونە، کە مەغدوریەتە، کە دیفاعکردن لە میلەتێ. بۆیە ئێمە نابێت گوێ بدەین بەم دەنگە شاز و غەریب و نامۆیە. مامۆسایانی ئاینی هەموو کاتێ بە بێمەران پێشەنگی کۆمەلگا بوون. مامۆستا شێخ محەممەد دەرەجەی عالی بێ ئەی فەرموو سەرم سوڕ ئەمێنێ 50 ملیۆن هێشتا بێسەر و شوێنین لە هەموو وڵاتێ تێمان هەڵەدرێ. بۆیە مامۆسایانی ئاینی هەموو کاتێ لە خزمەتی خەڵکان پێویست ناکە کەس مزایدەمان بەسەرەوە بکە. حدا هەر کەسێک بتوانی مێژووی کورد بنووسێتەوە بخوێنیتەوە قسەی لێ بکاتن بەبێ ئەوەی باسی ڕۆڵ و کاریگەری مامۆستایانی ئاینی بکات. یعنی هەرچی شۆڕشی کووردا هەمووی هەڵقوڵاوی ناو مزگەوت و مامۆستایانی ئاینی و تەکیە و خانەخاو ئەو شوێنە ئاینیانەیە کە ڕۆحی دینداری و ئیسلامەتی تێدایە. جالەوەش ئەوانە خۆیان کردە قوربانی، زۆربەیان لە سێدارە دراینە، ئاوارە بووینە، شەهید کراینە، لە غەریبی مردینە. زانایانی ئاینی سمبولی کوردایەتی و سەرمەشقی نیشتیمان پەروەرین.